سەرباری ئەوەی کەم ئەندام و خاوەن پێداویستانی تایبەت لە هەرێمی کوردستان کەمترین موچە و هاوکاری وەردەگرن کەچی حکوومەتی هەرێم ماوەی 10 ساڵیشە موچەی بۆ کەم ئەندامی نوێ ڕاگرتووە و دەرگای هاوکاری بەسەر ئەو چینە هەژارانەی کۆمەلگا داخستووە. لەوبارەیەوە وەزیری کاروباری کۆمەڵایەتی تایبەت بە پەیامڕای گەیاند لە ساڵی 2012ەوە هیچ کەمەندامێک ناوی تۆمار نەکراوە بۆ ئەوەی موچەی بۆ دابین بکرێت. هیوادارم ئێمەش لە ئاستی لەو ئاستەیە بین کە بتوانین ژیانێکی شایستیان بۆ فراهم بکەین. دیارە لە ساڵی 2012ەوە هیچ کەمەندامێک تۆمار نەکراوە بۆی قەیرانی داراییەوە. ئێمە ئێستا 14,000 کەمەندام ناویان نووسراوە خەریکی پشکنینی نەر کاتێک پشکنینەکانیان تەواو بوو ئەو کاتەی بینە بەردەمی ئەنجومەنی وەزیران بۆ پەسەندکردنی و بڕینەوەی موچە بۆیان سەبارەت بەوەی کە موچەکانیان کەمە بەڵێ موچەی کەمەندام بە تایبەتیەوانی کە لە ساسە زۆر کەمە کاتی خۆی کە یاسای ژمارە 2011 دەرچووە یاساکەوە خۆی جێبەجێ نەکراوە بە مەقتوعی هەموو کەمەندامێک 150,000یان بۆ بڕیوەتەوە. خاوەن پێداویستیە تایبەتەکان حکوومەت بە کەمتر خەم دەزانن لەوەی لە ڕابردوودا جگە لە بەڵێن هیچ پلانێکی ڕوون و کردەیی بۆ باشترکردنی دۆخیان نەبووە. کەمەندامان بەویستی خۆیان و بە خۆیان بڕیاری ئەویان نەدایە کە کەم ئەندام بن ئەوە لە هەموو کۆمەلگە و لە هەموو وڵاتان کەم ئەندام هەیە و ئەوە دەبینن بە چاوی خۆتان لە وڵاتان چۆن کەمەندام خزمەت دەکرێت و مافەکانیان جێبەجێ ئەکرێتن. بەڵام لێرانە گرنجیشی ئەو تۆی پێ نادرێت. حکوومەت پلانێکی ڕاستەوخۆ و ئەکتیڤی نییە بۆ خزمەتی کەمەندامان. لە دیاترین ئەو کێشانەی ئێمە کە ئەمڕۆ لە کوردستانە هەمانە ئەوەیە کە ئەو لایەنی مادیەیەکەوە وەزارەت و حکوومەتی هەرێمی کوردستان دابینی ئەەکە بەڕاستی بەشی ژیانی کەمەندامان ناکە ئەوە شتێکی ئاشکرایە بێجگەلەوە لە گرفتە تەندروستیەکانی کەمەندامان زۆرینەی کەمەندامان کێشەی خوێنیان هەیە وەکو تالاسیماکان و کێشەی دابینکردنی پێداویستیەکانیان هەیە وەکو کەمەندامانی دەست و پێ کەمەندامانی نابینا کە لە وڵاتانی جیهانە چەندین جۆری تەکنەلۆجیا داهاتووە بۆی کە بتواندرێ هاوکاری کەمەندامانی پێ بکرێ بۆی بە ئاسانی بتوانن ژیانگوزەری بکەن. بەڵام لە وڵاتی ئەمە هیچ کام لەو پێداویستیانە نییە ئەوەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەەوە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە لەو بارێشەوە ئەکتیڤ بێ. لە ئێستادا نزیکەی 86,000 کەم ئەندام لە هەرێمی کوردستان ناویان لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی تۆمار کراوە. موچەکانیان لە نێوان 100 بۆ 150,000 دینارە. 14,000یش چاوەڕوانن لە وەزارەتی ناوبراوەوە ناویان بخرێتە لیستی کەم ئەندامان و ئەو بڕ موچەیان بۆ ببڕێتەوە. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.